لەسەرم بابەتە ئەمە میوانداری بەڕێز زریان مستەفا ڕەسوڵمان کردو بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی خاوەن کێڵگەکانی پەلەوەرین لێرە لەسەرم بابەتە گفتگوی لەسەرەکەین چونکە پێداویستی ڕۆژانەیە خۆراکی زۆربەی ماڵەکانە کاکتریان بەخێر هاتیوم کاتت باش. ئێستا نرخی مریشک بچەنە چەند گۆڕانکاری بەسەر هاتووە؟ گۆڕانکاری بەسەر نرخی مریشک ئێستا ناو هۆڵەکانی مریشک بە نرخی 2000 دینارە مریشک بۆ خواروی عێراقیش ناڕوە لەبەرەوەی مریشک زۆر تەئسیری کردیە پەیوەندی بە جوچکەشەوە هەیە هەر کاتێک جوچکە زۆر بوو مریش هەرزان دەبێت. باشە کەواتە ئێستا با ئێمە ئەم دوو بابەتە ئەم هۆکارانە ورتر باسی بکەین. ئێستا نرخی جوچکە بچەنە؟ تقریباً 50 سنتە. 50 سنتە ئەگەر بخرێتە بازاڕۆم ئەم هاوکێشەیە بگاتەوەی کە ئەبێتە مریشکێک و پەروەردەکرێت چەندی تێچێت؟ نزیکەی هەر چیلۆیەک نزیکەی 2000 دینار ڕادەوسی لەسەر خۆمان لەسەر کێڵگە پەلەوەریەکان. ئێستا کە بە کەس و تەمەنیمان نییە بۆ دستانی فەرق دەکات. باشە ئەگەر ئێستا بە 2000 کەمتر بگاتە بازار کیلوی ئێوە زەرەر دەکەن؟ تەوعاً زەرەر ئێستاش زەرەر دەکەین. ئەتۆ حیسابی ئەو هیلاکاتەش بکە ئەو هیلاکاتەش طبعاً ئەو هیلاکاتەش حیساب بکە ئەتۆ هیلاکاتش هەموو لەسەر کولفەیە ئەو مریشکە علەفی دەخواتن مەسەلەن دەرمانی دەخواتن ئەو شتانەی لەسەر توی کولفەیە ئەو کە دەمریتن بۆ سەعب دەوازینی زەرەرە. باشە کەواتە بەم هەموو حساباتەوە پێم بڵێ نرخی جوچکەیەک تا ئەگاتە ناو بازار بە هەموو تێچۆکەوە بە هەموو تێچۆکەوە حیسابی کولفەی هیلاکاتیش بکە 2000 ڕۆبە ڕادەوسی لەسەر خۆمان ئێستا هەر دەوازیر بۆ هەر چیلۆ ئەمە لە هەر وەرزێکان بە محەدەلی یعنی لە زستانی هاوینە بەڵێ بە محەدەلی ئێستا کەمە چیلۆ 250 دینارمان زەرەرە. ئەی کە بەم شێوەیە زەرمەندن چۆنەی خەنە بازاڕۆیان بۆ ئەم زەرەر لە خۆتانە چی بکەین یانی ئەمە ڕاوەستین نابەتە ئەکید بەڵام ڕێگە چارەکە من مەبەستەکەی من پرسیارەکەی من ئەمەیە بۆچی ئەم زەرەرە لە هاوڵاتیانی خۆمان بکەوێ خۆ کڕیار و فرۆشیار هەر هاوڵاتیانی کوردستان ئێستا مەمریشێک ئێستا کە پێ ڕاگەیشتە تو ناچاری بیفرۆشی ئەگە بە 1000 بی بە 2000 بی ناچاری لە بازارێکەکەی مەسەن ئەوە زەرەر زیاتر دەبیتن زەرەریش لە نیوەی بەڕێتەوە بە قازانج حیسابا بزانم شتێکی وا هەیە. باشە جا ئەوەی مەبەستمە بزانم ئەگەر کاتێ ئێوە ڕێگریتان لێ نەکرێ و بەشێکی ئەم بەرهەمە ببنێرێتە ناوەڕاست خواروی عێراق هەر بە هەمان شێوە تووشی و زەرەرا بن؟ نەخێر تووشی ئەو زەرەر نابین و هاوڵاتی خۆشمان تووشی زەرەرێکی وان نابیتن ئەمە مریشە گران بیتن عەرز و تەڵەبە لە بازاڕی. باشە بۆچی ڕێگەتان لێگرن لە کاتێکا ماوەیەک پێش ئێستاوتیان تەواو ڕێکەوتن کراوە ئەوە ڕێگری لە مریشی نییە ڕێگری لە ئابووری هەرێمی کوردستانە شەڕکی ئابووریە لەگەر ئێمە دەکرێتن بەس بە بەهانەی مریشیەوە پێمان دەکەن ئەوجا ئەوڕۆ لە مریشە سبینە لە شتی تکە دێتە دوێ مەسەرەن سەبرێ ئەوە تا چەند لە مریشک سەرکەوتوو دەبن ئێتا ئێستا سەرکەوتوو بوونە. باشە ئێوە ئێستا زانن کە دۆخەکە بەم شێوەیە چارەسەرەکە چییە ئەبێ چی بکرێت؟ بەخوای چارەسەر ڕێخستنەوەی ئەو کەرتەیە دەبی لایەنی پەیوەندیدار بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕاستی دەستی هەبێت لەو ڕۆڵە دەبی ڕۆلی هەبێتن لەو کارە بەس ڕێخستنەوەشی دەوێت هەموو شتێکمان هەیە. بۆ چیتان بۆ بکات داواکاریتان چی؟ داواکاریمان ئەوەی بەڕێخستنەوەکمان لاو ئەو کەرتەی بکاتن کەرتەکە یعنی نەفتی سپیە بەڕاستی یعنی داهاتی هەیە ئەو پرۆژەیە ینی بێتن ڕێخستنەوەکمان کە ئەژدادمان هەیە ئومەهاتمان هەیە مەقفەسمان هەیە منزەرەمان هەیە ڕێخستنەوەشی دێ هیچمان هەموو شتێکمان هەیە بەس بەسرعەت. باشە ڕێخستنەوە چۆنە ینی ئەوەی کە ئێوەتانێ بە وردی پێمان بڵێ ڕێخستنەوەکە ڕێخستنەوە ئەوەیە مریشی مجەمد بەڕاستی ئێستا حکوومەتی عێراقیش هەنجەتی ئەوەیە کە ئێمە مریشی مجەمد داخل دەکەین مریشتی مجەمد هاوردە نەکرێت بەسرعات هاوردەش با بکرێتن با ئەمە ناڵێن لەگەر نەبوونی دانینە با هەبیتن هاوڵاتی هەیە مریشتی مجەمد دەخوا مریش زیندوو ناخواتن با گۆمرجی زیاد دەکەم مەسەلەن با فەرقەکی هەبی لەگەڵ من معقول نییە مریشتی تورکی لێرە بە 3000 بیتن چیلۆی یەک مریشتێک بە 3000 مریشتی من چیلۆ بە 2000 کە دەکا گە 3 چیلۆ دەکا 6000 هاوڵاتی من ناخوا کە من پرسیتمان چوینە هەر دەوڵەتەی مەسەن ئەو دەوڵەتانە جیرانمان کە ئەو مریشتە هاوردەی لێوە دێ مەسەن لێ هەرزانترە زۆر لێرە هەرزانترە لەوێن دەرێ ینی سەبەبەکەی ئەوەیە ئەوانەی ئابووری وەتەنی خۆیان خۆش دەوێ وەکو ئێمە نینە بەڕاستی ئێستا عێراقیش مەسەلەن هەنجەتی ئەوەیە دەرێ ئەو مریشکانێک کە بۆ ئێمە دێ خۆتان بۆ نایکڕن خۆتان بۆ ناخۆمان بۆ نایکڕین دەرێ ئەوە مەسەلەن بەرهەمی خۆماڵی خۆمان نییە لەگەر ئەمە جودابییتەوە عێراقدا بە نسبەت مریشتی ینی پی وایە ئەو مریشکەی کە لە جووچکەیەوە لە ناو کەڵگە پەلەوەرەکانە بەرهەمە هێنرێت ئەمە ئی ناوخۆی عێراق ناوخۆی عێراق نییە بڵێ لە دەرەوە دێ بەی خۆی حیساب ناکاتن
جا ئەم شتە ئەبێت نابێت لێرە پاکێجین ناکرێت پاکێج دەکرێتن لێرە مریچی خۆمان دەڕواتن هەمووی ئەوەی گەر هەبێتن بابێن وەزارەتی کشتتوکاڵ هەیە مەسەرەن بابێتن نوێنەری خۆیان بابێتن دەوازینەکان ئێستاکەوان لە منتیقەی خۆیان و لە ناوچەی مەسەرن خۆیان هەموو جەردی خۆیان کردێ چەند دەوازیریانێ عیسابی ئەویان کردێ کە چەند مریشیان پێڕادەگا لە ساڵێک مەسەرن لە وەجبەیەکدا مریشی خۆم ئی هەرێمی کوردستان زۆر ئەوەی ناکەن ئێتیما پێ نادەن ئێستا ینی گلەیەکی تری خەڵک هەیە با بڵێن ئەڵێ مریشکێک لە بەرازیلەوەیەت پاکێج کراوە لە تورکیاوێت لە ئێرانەوەیت لە وڵاتێکی ترەوەیت زۆر هەرزانترە لەوەی خۆمان بۆ باش ئەو مریشکەی کە لە هەر دەوڵەتێک بێت باشە ئەو مریشکەیە کە بۆ خۆی دەخوا دەداتە هاوڵاتی تۆ پێ دوایانەوەی کە لە ئەمە پرسیارە دەکەم لەو هاوڵاتێکە ئەو پرسیارە لە من دەکە ئەمیش ئەو پرسیارەی لێ دەکەمەوە ئایا ئەو مریشکەی کە بۆ خۆی دەداتە هاوڵاتی خۆی و ماواتینی خۆی ئەو مریشکەیە بۆ تۆ ڕەوان دەکات کەواتە ئەو مریشکە بەستووە لە هەر شوێنەکەوات بخراپە طبعا مریشکەکەی ئێرە ئێوە زۆر دڵنیان لی لە هەموو کەڵەکانەکە 100% باشترە زۆریش هەرنا پێش ساوی تۆیە دەبینی مەسەرەن چۆن بەخێو دەکرێت چۆن سەر دەبڕێت چۆن پاک دەکرێتەوە باشە هۆکارێکی کە هەبوو بۆی کە ئێوە هەم زیانی زیاترکەن قورساییکی تر کێشە بێ لە بەردەم ئەم کارە ئەم کردەیە نرخی علەفە طبعا چی بەسەر هاتووە لە ماوەی نرخی علەفیش ئێستاکە بەرز بۆتەوە بۆ هەر تەنێک تقریبا 200,000 30,000 هاتە سەرێ ئەویش بەهۆی ئەوەی ئەو ئارۆزیانەی لە دەوڵەتەکانەوە هەیە بەڕاستی ئەویش زەرێکە بۆمە ئەمە خاوەنی هیچ شتێک نینە لە چه وڵاتێکەوەی لە هەموو مەسەرەن حەلەف نییە مەسەرەن دەرە دێ سۆیە دێ پرۆتین دێ ئەو مەوادانە ئەمە هیچمان نییە هیچ شتێک لە هیچ شتێکمان ئیلا گەنممانە ناوە خۆ بەرهەمدێ ئەویش بەشمان ناکات ئەی چەندین کارگەی علەفمان هەیە کارگەی علەفمان ئەو مەوادانەی ئەوانە بەش ناکەن حەلەفەکە بەشمان دەکا ئەو مەوادەی لە علەفەکەی دەکرێتن هەر لە سۆیە و پرۆتین و دەرمانەکان مادە خامەکانی تێکە دەکرێتیدا ساحبی هیچ شتێکی نینە بەڕاستی ئەمە بزداوە لە حکومەتی دەکەم بەڕاستی پەرە بۆ کەرتەی بداتن لە ڕووی بەرهەمهێنانی ئەو مەوادەی کە بۆ ئالێک بەکاردێ باشە ئێستا بەرە نزیکە بینەوە لە وەرزی زستان بارگرانیەکان ئاستەنگەکان چییە لە بەردەمیەوە ئاستەکانمان مەسەرەن لە وەرزی زستاندا سوتەمەنیە ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان سوتەمەنیمان بۆ دابین کامە دەستخۆشی لێ دەکەین کارەبایەکەمان بۆ 24 ساعتی لە کۆر مۆلیدەی بووینەوە مەساریفی مۆلیدەکان بۆ مەساری سوتەمەنی مەسەلەن بۆ غازی بۆ گەرمکردنی بۆ مەسەلەن سوتەمەنیە دەبمانداتێن دەستخۆش باسی کارەبای 24 کاتژمێری کرد ئێستا کەڵگە پەلەوەریەکان کارەبان 24 کاتژمێر بە چەند کارەباتان پێدرێت بە کارەباش باش و دەستخۆش بە ئەو گلێژ لە حکومەتی بکەین بەڕاستی کارەبای ئێمە زیاد بووە گرانی کردیا زیاتر بووە بەڵێ بۆ بە چەند ئەمە پێشتر بە کارەبای نیشتیمانیمان بە 36 دیناری بۆ حیساب دەکرا کشتتوکاڵی بوو ئێستا بوویتە 6 دینار لەسەرمان باشە آخر ئەو کات ئێوە مۆلی دەشتان هەبوو زیاتر ناکەوتن زیاتر دەکەوت بەس ئێمە داوا دەکەین بەڕاستی ئێمە کەرتی کشتتوکاڵین و وەبەرهێنین ئەوە داوا دەکەم دەستی هاوکاریمان لۆ درێژ بکەن مەسەرەن کارەبایەکەمان بڕک بۆ تەساهولتر بکەن مەمنونیان دەبین باشە من ئەمە بەڕاستی وایە هاوڵاتی هەمیشە چاوی لە زیاترە لە دەستی حکوومەت کە خزمەتگوزاری زیاتر بێ بۆی کە هەمووان ببینە سودمەند بین بێگومان ئەوە دوجار بۆ بەرەو پێشبردننی کوردستانە بەڵام کاتێککە مۆلی دەش هەبوو لەگەڵ ئەوەیە هەر هەمان کولفەکەمان زیاتر بوو کولفەکەتان زۆر طبعاً زیاتر بوو کەواتە ئێستاتانوێت تەنها کاربانیشتیمانەکە بەڵێ بەڵێ بەس تۆزەگانی دەساولمان بۆ بکەن دەستخۆشیان لێ دەکەن زۆر باشە چیتان کردووە و چی ئەکەن هەوڵەیەن کە ئەم ڕێگریانە چارەسەر بکرێ یان هیچ ڕێکەوتنێک هەیە کە مریشکی هەرێمی کوردستان بچێتە ناوچەکانی دیکە بۆ نمونە مژدە بێت بۆ خاوەنی کێڵگە پەلەوەریەکان بۆ هاوڵاتیان بۆ کڕیار بۆ فرۆشیار ئەو ڕێکەوتنەی جەنابەت باست کرد دەبێ لە سەرەوە بێتن بەڕاستی ئەمن بۆ خۆم بە شخصی چوم لەگەر وەزیری زراعی عێراقیش دانیشتم بەڕاستی چەند خاڵێکیان دەرکردیا احتیمام ناکەنە سەر ئەو مریشکانەی هەرێمی کوردستان درێن ئەوە مریشکی وەتەنی خۆمان نییە باشە هەتا من سوحبەتشم لەکرد گوتم باشە خۆمە لە سۆمال ناژین باشە ئەمەشا لە عێراقش یەکگرتوودا دەژین ئەم داوام کرد بەڕاستی پارێ مەسەلەکە با سەریع بین
زۆر باشە کەواتە سەریع بین با مەسەلەکە پارەیە بە دەفعی پارەی ئەو مریشکە دەڕواتن ئەوەش کولفەیە لەسەر ساحب دەواجینی کەواتە ئەمە ڕاستە لێرەیە خۆشە تۆ ئەم ڕاستیە بۆ هەموو هاوڵاتیەک ڕوون بێ کە ئەوان داوای بەرتیلە طبعا من بەو شێوەی باسم نەکرد زەرورە مەکە بەرچاوبوونی بە هاوڵاتی و بۆ هەرێمی چەندتان لێ داواکەن ئەگەر بار هەڵگرێت بار هەرگرێک نزیکەی 5,000 مریشی دەگری 5,000 بۆ 6,000 دەگریتن نزیکەی هەتا دەگاتە خواری عێراق 5 میلیۆن دینار مەساریفتی ئەی داوای چەند پارەی زیادیان لێەکەن 5 میلیۆن دینار مەساریف 5 میلیۆن دینار مەساریفتی بۆ هەر بار هەرگرێت واتە لە بازگەکە 5 میلیۆن نانە بەس لە بازگەکانەوە بێت لە خەرجی بنزین و مەساریفی سەیاق و بەس لە ئەوەل بازگە هەتا دەگاتە شوێنی مەبەست 5 میلیۆن دینار بۆ یەک بار هەڵگر ئەمە ینی نازانم ئەگەر بوترێت لەمە زیاتر چەسانەوەیە ئەمن بیداتیش کە بە عەرزی جەنابتم کرد ئەمە شەڕی ئابووری هەرێمی کوردستانە بەڕاستی شەڕێکی قورس بۆ یەک بار هەڵگر کە بریشکی پێ 5 میلیۆن دیناری وەکو بەرتی لێ وەرگیرە تەنها لە بەرەوەی ئەوە بگرە زیاتریش دەبێتن ئەوەی دەسەکەوێتەوە بۆ مریشکە ئەوە لەسەر کولفەیە لەسەر ساحب دەواجینی مەسەلەن سەر خاوەن پرۆژەکەی هەرێمی کوردستانە ینی هەر چیلۆ 100 دیناری کەمتر بۆ دەگەڕێتەوە بۆ ساحب دەواجینەکەی کەمتر حیساب دەکرێت دروستە لەسەر جیرفانی منە لەسەر جیرفانی کەس نییە قازانجەکەن ینی ئەگەر و 5 میلیۆنە بن و ئەم هەموو مەسرفەی تێچێ قازانج نییە ئەمن حەرزم کردی ئێستا من کە مریشەکەم هاتە بەرهەم چی لێ بکەم ڕاستەکەواتە قسەکەی خۆتە قازانج سەری مایەکە ئاخوات طبعا ئەگە بەرهەم بێتن یانە تو نازانی دەبیان دەبی دەستەوەستان دانیشی چاوەڕێکی هەتا هەموو ماڵەکەت لەناو دەچی هیلاکات دەبی ناچاری بیفرۆشی ئەو 5 میلیۆن دینارێ بدەم پێم باشترە لەوەی هیلاکاتم زیاتر بیتون و لە دیاریدا بریشم دەستەوەستانی چ پێ نەکرێ بە هیوان کە لە داهاتوە بە زووترین کات ئەم کارە چارە والله ئەمە بەڕاستی وەکو خاوەن پرۆژەکان و وەکو سەرۆکی کۆمەڵە چاومان لە دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و داوای لێ دەکەم دەستی کەڕەمی بێختە ناو ئیشەی و ڕێخستنەوەکمان بۆ کاتن و زۆر سوپاسی دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاسی ئێوەش دەکەم زۆر سپاس کەنالی بیستاریش دەکەمەوە چەند بەرنامەکەین زۆر سپاسان زۆر سپاس ئەوە ئەرکی ئێمە سپاس بۆ بەڕێستان بە هیوان کە کێشەکە زووترین زۆر سپاس ئینشاءالله دەستان خۆش